لەرجێک بینەربان سڵاوتانەوە بینەرانی عزیزی شارپرس من مەریوان جەبار ڕاستەخۆ لە بارەگای لەقی چواری پارتی دیموکراتی کوردستانەوە لە شاری سلێمانی لەگەڵتانم لە چەند ڕۆژی ڕابردوو ئاری ئەرسین ئەندامی ئەنجومەنی سەرکردایەتی پارتی دیموکراتی کوردستان نامەیەگا ڕاستەی عەلی خامنەی ڕابەری باڵای کۆماری ئیسلامی ئێران دەکات لەسەر ناوەڕۆکی ئەم نامەیە و ئەو دەنگدانە و کاردانەوانی کە لە ئەنجامی ئاراستەکردنی ئەم نامەیە لەسەر ئاستی شەقامی سیاسی و لە نێوتۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک و سوشال میدیا لێکەوتەوە دەوانێت گفتوگۆ بکەین لەگە بەڕێز ئاری ئەرسین ئەندامی ئەنجومەنی سەرکردایەتی پارتی دیموکراتی کوردستان کاگاری سلااوت لەبێ ئەم کاتەوە باش بەڕێزت نامەیەکە ئاراستەی عەلی خامنەی ڕابەری باڵای شۆڕشی ئیسلامی ئێران کرد بۆ لەم کاتەیە و ناوەڕۆکی نامەکە زیاتر چی بوو و ئامانجە لەم نامەیە چی بوو؟ بەڵێ من لە شوێنی تریش باسم کردو تەوانەمە وابزە متارەکەش خۆی عینامەکە ڕوونە ئاەتوڵا خامنەی ماوەیەک لەو پێش کۆمەڵێک ڕۆشنبیر و نووسەر و ئەمانی خەڵکی سنەی بانگهێش کردبوو بە تاران لە ناو قسەکانیە باسی وەرجێڕانی کتێبی ئەشیفائی هینی ئەبوو عەلی سیناکە لە زمانی عەرەبیەوە بۆ زمانی فارسی خۆی کتێبەکە 1000 ساڵ کۆنا اینجا بڵێن زۆری عجابی خۆی دەربڕیوە کە ئەم هەموو ماوە زۆرە فارسێک نەبوو بێت کە ئەمە عەربی زانێکی باش بێت کە هەردوو زمانی فارسی و عەربی بزانێەوە تەرجمەکە ینی ئافرین بۆ کوردی ئەمەی کردووە منیش نامەیەکم بۆ نووسی بەڵێ هەژاری موکریانی کووردە و خەڵکی چاپڵاخە یانی مەهاباد باسی ئەوشم کردووە کە وەکو مقارنەیەک لە بینی ئێمە و میلەتانی منتیقەکە خۆرهەڵاتی ناوەڕاست وەکو تورک و فارس و ئازەری و عەرەب وەمانە کە ئێمەش حەقی خۆمانە ئەو مافەی کە خوای گەورەی یاوێتی بە ئینسان چۆن شمولی ئەوانەکە شمولی ئێمەش بکات ئەو زیاتر لەسەرەوەیە هەندێک لە ئیسلامیەکان دەڵێن ئەمەی کە کاگاری کردوێتی لاوازی تەحبیر نییە بەڵکۆمە حەق دەکە دڵی یاری هەرسینا هەیە ئەمە تا چەند ڕاتەکەین من خۆم کابراایکی بە ئیمانم ملتەزیمم لە هەروەک لە ڕوونکردنەوەکە شاوتومە ئەم ئیمان و بڵێن ئیلتیزامم بە ئیسلام بەس بە تەنیا لە میراتێکی معنەوی باوکو باپیرمەوە بۆم نەماوەتەوە من خۆم بڕام پێێتی ئەمە قەناعەتی شخصیە خۆشەویستی ئینسان بۆ خواشتێکی شخصیە ئینسان چۆن حەقت بەرامبەر ئیمانی خۆی وەرەگرێ ئەمە ڕاز نییە ئەمە دیسانەوە یا سوی تەفاهمە یا بە مەبەستی سیاسی و ئەسڵەن بە حەقت ئەو بەکارهێنرێ بەپی ئەو زانایانی کە دەست شارپرس کەوتووە ئێرانیەکانیش بە جۆرە لە جۆرەکان نیگەران بوون لەم پەیامی جەنابەت و ئەم پەیامەش بە پارتی دیموکراتی کوردستان گەێنراوە بەڕێز بۆ کۆندامی ئەنجومەنی سەرکردایەتی پارتی هیچ ڕوونکردنەوە یاخۆی ئاگاداری نامەیەکی ئاراستی بەڕێزت کردووە جاخۆ ئەو شتانی کە من وتومە لە نامەکەیە هیچی بوختان نییە هەمووی ڕاستیە بە دزیشەوە نەمان و تۆ لە ژوورێکی تاریکا و بە حەی عەلە السەڵا بە دەنگی بەرز نامەکەش ئاراستە کراوە بۆ ئایەتوڵا خامنەیی ئەم زانیاریانی کە ئێوەش پێتان گەیشتووە من پێم نەگەیشتووە لەبەرێ گەروا بواە ئەبوو سەرکردایەتی حیزبەکەی من پەیوەندی بەمنەوە بکردا و بیوتە بەم کاغەزە بەم نامەیە کە نووسیتە جمهوری ئیسلامی ئێران عاجز بووە یعنی ئەو کاتە لەوانە بوو ئەگەر لەبەر مەسلحەتی سیاسی و ئابووری و ئەمنی هەرێمی کوردستان بێ هیچ پێم عیب نەبێن بڵێم لەو نامەیە پاش گەزە بمەوە بەشتی وا ڕوینەوە ئێستا دەخۆت زین بەرە و هەڵبژاردنە پێشوەختەکەی پەرلەمانی عێراق ڕۆی هەندێک لە کادرانی پارتی بە جۆرە لە جۆرەکان داوایان کردووە کە لەم کاتەدا پێویست نییە کە کاگاری بەم شێوازە قسە بکات لەسەر بابەتەکان بۆ تایبەتی نامەیەکی لەم جۆرەکە لەم کاتەدا ئاراستە کردووە هەندێک لە کادران داوا لە سەرکردایەتی پارتی دەکەن کە کاگاری هەرسیان ڕابگرن بۆ چوونی تۆ لەم بارامگرن ئەمە یەک دووهەم هەڵبژاردن 2 مانگ تقریبا 2 مانگی ماوە لە هیچ کۆمەڵگەیەکی عالەمە ئینسانەکان ئەوەنە زاکیریان دقیق نییە لە ئێستاوە لە تەقییمەکەی خۆیان بین و سێ بڵێ لەبەری ئاری هەرسین ئەو نامەی نووسیوەی تر من ئەمڕۆ پاشگەزە بۆ دەنگنایان بە پارتی ئەمە قسەی خەڵکێکن کە لە ئێحساسەوە قساکەن هیچ عێلاقەی بەسەر مەسایلی عەقلانیەوە نییە جاری تیژ ئەڵێمەوە زۆر لام تەبیعیە بەڕێی من ئینسان کە هەنێ لە سیاسەتە بەگشتی ئەگەر هەندێک هەنگاوی نا بە قەناعەتەوە ئەبێت ئامادە بێت بڵین ئەنجامەکانیشی قبولکە ئەو شعری هەردی بەدەستی خۆت کە جامت خستە سەر لێوت غەشیمانە ئەگەر زەهریشی تێدا بوت ئەو گوناحی خۆتە بیزانە
من لە هەموو ژیانمە کەشتم کردووە قەنەعەتەوە کردومە لە هەموو ژیانیشمە بە عەرزەکەم یعنی من پێشمەرگە بووم ژیانی خۆم قوتۆتە سەردەسم لە مردن نەترساوم لە پێناوی نیشتیمان ئەگەر من کابراایکی ئەوەنگە ترسنەوەک بوومایە ئەو نامەیەم بەناوی خۆمەوە نانووسی بۆیە ئەگەر حیزب هەر بڕیارێ بەمری هەمە سەر چاو سەرسەرم و هیچیش ناڵێم لەسەر سڕینەوەی نامەکەت ساحبکردنی نامەکەت لە هەندێک لە دەستگاکانی ڕاگەیان ناکە پێشتە بڵاو کرابووە دواتر نامەکە لە پۆستکە دانراوە لابراوە نامەکەت ئەمە پاشەکشەیە لە ناوەڕۆکی نامەکە یاخود نەخێت لەبەر ڕای گشتی ڕەنگە لە هەندێشە نامەکەت نەمابێت ئەزانی کاکە بایەکشتی پێ بڵێم جارێ من خۆم نە فەیسبووکم هەیە نە ئینستاگرامم هەیە بەس تویتەرم هەیە من ساحبی شارپرێس و وێزگەنیوز و NRT و هی کوردستان 24 و کۆی گشتی دەستگاکە من دەستگە ڕاگەان نەکەم من نە ساحبیانم نە تەمویلیانەکەم ناتوانم بە تەلەفۆنی بەڵام ئادەیت خوا و تاریکەدام ناوبی سڕنەوە ئەمە ڕاز نییە لە هیچ شوێنە نەسڕاوەتەوە لەوانەیە تاکە کەسێک خۆی لە فەیسبووکی خۆی بڵاوی کرد بە دوایی پەشیمان بوو بێتەوە ئەوە جایە بەڵام ئەو ڕاز نییە سەر ڕای کاردانەوەکان و ئاگاداری نامەکان بەڕێزت هەر سووری لەسەر پەیامەکەی خۆت کە ئەم نامێت ئاراستە کرد جەناب ڕوونکردنەوەکەی من خوێنەوە هەر کەسێک حەزی لێیە بزانێ ڕێی من چییە ئەتوانێت بچێ ئەو ڕوونکردنەوەی بخوێنێتەوە وا بزانم لە شارپرێسیش ئێوە بڵاوتان کردەوە لە پەیجەکە وەنیە سپاس بۆ یۆش بەڵام ڕزان ئەمریکا گوێبیستی بوون وتەکانی بەڕێز ئاری هەرسین ئەندامی ئەنجومەنی سەرکردایەتی پارتی دیموکراتی کوردستان بوو لەسەر ناوەڕۆکی ئەو نامەیە و کاردانە و لەکەوتەکانی ئەو نامەیە کە ئاراستەی عەلی خامنەی ڕابەری باڵای کۆماری ئیسلامی ئێرانی کرد کاتێکی خۆش بۆ ئێوەش